بناوی خدای گەورە و میهرەبان قوتابیانی خۆشەویست سەرۆک و ئەنجومەنی زانکۆی سەلاحەددین مامۆستا و ستاف و فەرمانبەرانی زانکۆ بنەماڵە و کەس و کاری سەربەرزی قوتابیان ئامادەبووانی هێژا ئێوارەی هەموو لایەکتان باش زۆر خوشحاڵم ئەمڕۆ بەشدارم لەگەڵتان لە ئاهەنگی خولی چلوسەی دەرچوونی قوتابیانی زانکۆی سەلاحەددین پڕ بەدڵ پیرۆزبایی لە هەموو قوتابیانی خۆشەویست دەکەم پیرۆز بێ لە هەمووتان بێگومان ئەم سەرکەوتنە بۆ ئێوە لەم قۆناغەی ژیانتان سەرکەوتنێکی گەورەیە و ئەبێ هەستێکی خۆشتان هەبێت کە مرۆڤ بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خۆی ببینێت لەبەرەوە حەقە شانازی بە خۆتانەوە بکەن هەمومان شانازیتان پێوە دەکەین جارێکی تر ئەم سەرکەوتنە لە هەمووتان پیرۆز بێت جێخۆیەتی سوپاسی هەموو مامۆستایانی بەڕێز بکەم کە ئەم ساڵانەی ڕابردوو سەرەڕای ئەوەی تووشی چەندان قەیران و نەخۆشی بووین نەیان هێشت خوێندن دوا بکەوێت و بەردەوام بوون لە فێرکردن و پێگەیاندنی قوتابیانی خۆشەویست سەرەڕای ئەوەی ژیانیان ناخۆش بووە سەرەڕای ئەوەی کە نەیانتوانیوە وەکو پێویست لە بواری پێگەیاندنی ژیانی خۆیان بتوانن بەردەوام بن بەڵام نەیان هێشتووە کە ئێوەی خۆشەویست قوتابیانی خۆشەویست بە هیچ جۆرێک تووشی ناخۆشی و دواکەوتن بن لە خوێندن لەبەرەوە جێخۆیەتی هەر هەمومان قوتابیان و هەموو ئامادەبووان سوپاسی مامۆستان بکەین و چەپڵەیەکی بەهێز بۆ مامۆستان لێ بدەین دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە بەردەوام بوون لە پێگەیاندنی قوتابیان و دڵنیان لەوەی کە داهاتووی وڵاتەکەمان بەدەست ئەم قوتابیانەوە دەبێت بۆیە من سوپاسیان دەکەم و دڵنیان دەکەمەوە ئەوەی لە دەستی حکوومەت بێت ئەوەی لە دەستی ئێمە بێت بۆ پشتیوانیکردن لە مامۆستایان درێغی ناکەین و ئینشەڵڵا قەرەبووی زەحمەت و ئەو ئازارەی چێشتویانە قەرەبووی هەمووی دەکەینەوە بۆیان بەڕێزان ئێمە دەمانەوێ ئاستی خوێندن لە کوردستان بەرەو پێشەوە ببین و بۆ ئەو مەبەستە دەستەی متمانە بەخشینمان کارا کردووە و دامەزراندووە تاکو ئاستی خوێندن لە هەموو زانکۆکانی کوردستان لە خوێندنی باڵا بە پێوەر و ستانداردێکی نێودەوڵەتی بکرێت و ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ ئاستی خوێندنی زانکۆکانمان بەرەو پێشەوە بچێت دەزانین کەم و کورتی لە پێداویستیەکانی خوێندن هەیە لە زانکۆکان و شوێنی حەوانەوەی قوتابیان هەیە بەڵام حکوومەت هەموو هەوڵێک دەدات بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانەی کە بەسەری داهاتوون بۆ ئەوەی بتوانێت بەو ئیمکانیاتانەی کە دێنە بەردەست حکوومەت گرنگیەکی زیاتر بە زانکۆکان بە شوێنی حەوانەوەی قوتابیان بدەین و ئەوەی پێمان بکرێت بۆ بەرزکردنی ئاستی خوێندن لە هەر ڕۆیەکەوە بێت ئێمە درێغی ناکەین جارێکی تر قوتابیانی خۆشەویست ئێوە قۆناغێکی گرنگی ژیانی خۆتان تێپەڕاند و دەست خۆش و سەرکەوتوو بوون بەڵام پێدەنێنە قۆناغێکی تر لە ژیان کە پڕە لە تاقیکردنەوە و لە زەحمەت و لە خۆشی و ناخۆشی یەکەم تاقیکردنەوە چەند ڕۆژێکی تر دەست پێ دەکات ئەویش هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە
زۆر لە ئێوەی خۆشەویست لەوانەیە بۆ یەکەم جار بێت بەشداری بکەن لە دەنگدان، بەڵام گرنگە دەنگ بدەن چونکە ئەمە مافی هەموو تاکێکی ئەم وڵاتەیە، مافی ئێوەی بەڕێز و خۆشەویستە، چونکە ئێوە ئێستا دەتوانن بەو زانستەی فێر بوون، دەتوانن خوێندنەوەیەکی جیاوازتر و باشترتان بۆ ڕووداوەکان هەبێت، دەتوانن خوێندنەوەیەکی باشتر بۆ پێشهات و ڕووداوەکانی داهاتوو بکەن. لەبەرەوە زۆر گرنگە هەمووتان بچن و لە ڕۆژی 20 ئۆکتۆبەر دەنگدەن بەو لایەنەی کە پێتان وایە دەتوانێت خزمەتی گەل و وڵاتەکەمان بکات، دەتوانێت وڵاتەکەمان بپارێزێت، ئارامی و ئاوەدانی بۆ وڵاتەکەمان بێنێت. هیوادارم هەمووتان بە کەس و کارەکانتان، بە دۆست و ناسیارەکانتان لەو ڕۆژە بەشدار بن لە بڕیاردان لەسەر دیاریکردنی چارەنووسی وڵاتەکەمە. ئەم هەڵبژاردنە بۆ ئێوە گرنگە، بۆ هەمومان گرنگە، چونکە هەر بڕیارێک لەو هەڵبژاردنە بدرێت چارەنووسی وڵاتەکەمان دیاری دەکات، شێوازی حکومڕانی دیاری دەکات کە دوای ئەم هەڵبژاردنە بۆ 4 ساڵ حکوومەتێک حکومڕانی دەکات لە جیاتی هەموو هاوڵاتیان بڕیار دەدات. بەڵام ئێستا دەستنیشانکردنی ئەو حکوومەتە بەدەستی ئێوەیە. ئێوە دەتوانن دەستنیشان بکەن چ جۆرە حکوومەتێکتان دەوێت، دەتانەوێت کێ لە جیاتی ئێوە بڕیار بدات، کێ بۆ نەوەی داهاتوو بڕیار بدات. گرنگە بەشدار بن بۆ ئەوەی خەڵکێکی تر لە جیاتی ئێوە بڕیار نەدات. داواتان لێ دەکەم هەمووتان بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن. بێگومان من دڵنیام کە بە بەشداری ئێوە بڕیاری دروست دەدرێت. وڵاتی ئێمە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە وەزعێکی ناخۆش و ئاڵۆزدا تێدەپەڕێت، بەڵام ئێمە لەمە و پێشیش وەزی ناخۆشمان بینیوە و قەیرانمان بینیوە و ئەو قەیرانانە تێپەڕین. ئێمە هەرماوین. لەمە و دواش بەبوونی ئێوە، بەهێزی ئێوە دەتوانین وڵاتێکی خۆشتر و باشتر بۆ خۆمان دروست بکەین. کەس ناتوانێت وڵاتمان بۆ دروست بکات و بەرەو پێشەوە ببات ئەگەر خۆمان نەبین. هیچ وڵاتێک پێش نەکەوتووە ئەگەر خەڵکی ئەو وڵاتە نەیانویست بێت پێش بکەون. هیچ وڵاتێک نەیتوانیوە خۆڕاگر بێت ئەگەر بڕیاری خۆڕاگری نەداوێت. بۆیە گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئەم وڵاتە هی هەمومانە، هی تاکە تاکی ئێوەیە. چاوتان لەوە نەبێت کەس بێت لە جیاتی ئێمە بڕیار بدات. دەتوانین وڵاتێک بۆ خۆمان دروست بکەین نمونە بێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ڕاستی جیهانیش. ئێوە دەتواننەوە بکەن چونکە بڕوام بە توانایی ئێوە هەیە، بڕوام بە زانستی ئێوە هەیە. ئێوە ئێستا خاوەن هزر و بیری خۆتانن، دەتوانن بڕیار بدەن، دەتوانن بەشدار بن لە کەرتی گشتی، لە کەرتی تایبەت، دەتوانن بەشدار بن و ڕۆلی کاریگەری خۆتان بگێڕن. حکوومەت دەتوانێت یارمەتیتان بدات، دەتوانێت هەندێک داو مەزرێنێت، بەڵام لە ئەنجامدا هەمومان ئەبێ هەر یەکێک لە هەر شوێنێک بین ڕۆلی خۆمان بگێڕین و بەیەکەوە کوردستانێک دروست بکەین کە کوردستانێکی ئارام و ئاشتیخواز و پێشکەوتوو بێت. من نامەوێت زیاتر لەوە کاتی ئێوە بگرم، بەڵام دڵنیام کە ئێوە دەتوانن لە داهاتوودا ببن بە خاوەنی وڵاتێکی خۆشتر و گەشە سەندووتر. پێش ئێوەش من چەندین قوتابیم بینیوە کە بڕیاریان داوە خۆیان بچن و کار بۆ خۆیان دروست بکەن. حکوومەت یارمەتی داون و هەلی کاری بۆ ڕەخساندون. زۆر سەرکەوتوو بوون. پێش چەند ڕۆژێک من چوم سەردانی هەندێک لەو گەنجانەم کرد کە بەشدار بوون لە پرۆژەی گەشانەوە و بە هاوکاری و پشتیوانی حکوومەت ئێستا خۆیان خاوەنی کاری خۆیانن کە ئەوان توانیان بیکەن، ئێوەش دەتوانن بیکەن. ئێوە دەتوانن سەرکەوتوو بن و لە کۆتاییدا
دەمەوێ لە ئێستا و لە هەموو ڕۆژێکی ژیانتان ئارەزوو هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و هەر سەرکەوتوو بن کوردستانیشمان هەر ئاوەدان بێت.